مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. سوزان بالودبەرزی و قۆرە دەماغیەوە لە سەراپای ڕوانیم سەری دانەواند و وتم: تۆ ساویلکەی کەوا وێنا دەکەی، ئەوان لەبەر ئەوە تۆیان دەوێت چونکە بابەتی ڕۆژی، بۆی بابەتی ڕۆژی چونکە من بابەتی ڕۆژم. ئەگەر من نەتوانم لەسەر شانۆ بمێنم، هەردووکمان دەکەوینە پەراوێزەوە. باوەڕ ناکەم تۆ ئەمەت پێخۆش بێ، حەز بە شتی وایە ناکەیت. بێ ئەوەی لێو لەبەریەک هەڵێنێ دەستی باپێکەنین کرد و وتی: نا، هەڵبەتە پێم خۆش نابێ، بەڵام ئەگەر هیچ چارێکی دیکە نەبێ ناچارین مل بدەین. وتم: بەڵام چارەسەرێک هەیە. کامەیە؟ تۆ کاتی خۆی باسی هەندێک نامەد بۆ کردم کە گالار لە قۆناغی دەستگیرانداریدا بۆی ناردبوویت. من دەتوانم ئەو نامانە دەستکاری بکەم و لە شێوەی ڕۆماندا داهێنڕێژمەوە. سوزان گز و گومەت هەستایە سەرپێیان، ڕوخساری گەنم ڕەنگی لە تووڕەییدا سوور هەڵگەڕا، گڕی تۆڵە ئەستێنێ لە چاوانی دەبەوە، چەناگەی دەلەرزی، ئەوسا بەدەنگی بەرز بۆڵاندی. هەرگیز ئەو نامانە نابینی. بۆچی بۆ جۆرە هەڵدەچیت؟ زۆر گەوجانە دەستەکانی بەیەکدا دەکێشا و لە ناکاوە پڕ بەزاری هاواری کرد. ئەوەندەم بیرەوەری و یادگاری جۆرج دایتێ بێزار بووم، تاقەتم شوو. ئەوەندە لەسەر حسابی جۆرج خۆت هەڵکێشا بێزار بووم. لەوە بێزار بووم کە تاقە سەرچاوی سەرکەوتنمان، دار و نەدارمان، ژیان و ژینمان تەنیا جۆرج بێ و لە هەموو شتێکدا هەر قەرزارباری ئەو بین. وەکو ئەوەی گالار لە ژیانی ئێمە بەرپرس بێ، ئەو ئێمەی هێنابێتە دنیا و تۆ بەبێ ئەو نەتوانی بژیت. بە دەنگی بەرز وتم: ناکابتەوێت لەسەر ئەوە سەرزەنشتم بکەی کە بە گوێم کردیت. کێ دەستنووسەکەی گالاری هێنا؟ کێ بەمنیوت کە ئەو دەستنووسا بە ناوی خۆمەوە چاپ و بڵاو بکەمەوە؟ کێ سوودی لەم ڕۆمانە وەرگرت تا لەو ڕێگایەوە لا کۆڕ و مەجلیسی پیرەژنانی گەوج و تەڕپۆشدا جێگای خۆی بکاتەوە؟ تۆ بووی تۆ. سەرچاوی ئەم درۆ ساختە کاریانە تۆ، سەرچاوی ئەم بەڵایی تۆ لەم دزیا ئەدەبی من بەرپرسی. و تا ئێستاش دەتەوێت دەستە تەڕەکەی خۆت بەسەری مندا بسوێ و باری گوناح و تاوانەکە بە ملی مندا بدەی، نەی خۆی تاڵە. سوزان لە بەرچاوم بچووک بووە، لە تووڕەیدا ناشرین و قێزەون دەهاتە بەرچاو. چاوانی لەژێر پێڵوە بەکل و دەرمان کراوەکانیەوە دەرپۆقی بوون. سەرەج کۆلەکەی کە لەسەری مار دەچوو بەرز کردەوە بە دەنگێکی زیقنی تیژوتی: من هەرگیز لەم تاوان و گوناحە نەترساوم. با دەترسیت و زیاتریش، چونکە هەز دەکەی بەهۆی ئەوەی کە لەم تاوانەدا شەریکی بە منەوە بەستراوی، چونکە هەز دەکەیت ئەم ڕازە من و تۆی پێکەوە گرێداوە. ناتوانین لە یەکدی دوور بکەوینەوە، مەحکومین کە لەم جەوی شۆرەتە درۆی نەدا پێکەوە بژین. تۆ ئازار دەکێشیت، من دەبغزێنی، چونکە بەمەباری عەزابی خۆت سووک دەکەی، چونکە ئەمە کارێکی ئاسانە، چونکە لا تووڕەیدا قسەم بۆ نەدەهات، زمانم گۆی نەدەکرد. سوزان بە توندی قسەکەی پێبڕێم: ئەمە ڕاست نییە، من بە سەرکەوتنی تۆ خۆشحاڵ بووم. ئەگەر ئەم سەرکەوتنە بە ڕەنجی شانی خۆشت بواە، هەر ئەوەندە خۆشحاڵ دەبووم. ئێستاش ئەگەر نەکەوت بایتا دوای ئەم گەمە سەرکەوتنەوە هەر خۆشحاڵ دەبووم. ئەمە هەمووی قسەیە، قسەی ڕووتە. نەخێر، بەلای منەوە ئەم دزیە ئەدەبیە کارێکی باش بوو. یەکەم کۆمەڵێک گەوج فریو دەدەین، پارەیەکی باش بەدەست دەخەین و پێی دەژین. ئەمە شتێکی زۆر ئاساییە، بەڵام تۆ خۆت لێگۆڕا. وا دوێ ناکرد تەواو بووی بە نووسەر، بە پیاوێکی مەزن، تەنیا لەبەر ئەوەی وێنت لە ڕۆژنامە و بڵاوکراوەکاندا بڵاو بۆتەوە. ناڕازگۆیی سۆزان و باوەڕ نەبوونی بە من زۆر ناخۆش بوو. چ زوو ئەوەی بیرچووە کە چەند هانی دەدام تا پێیگیری چالاکی نووسەرایەتی بکەم. ئەم چالاکی باشەوەیەکی زۆر سەرکەوتوانە دەستی پێکرد بوو. ئەوەی بیرچوو بوو کە ئەنجامی خەڵاتەکەی موپاسان ڕاگەیەندرا، چەند دڵی خۆش بوو. جاک شانازیت پێوە دەکەم، ئایا ئەو نیگا پڕغرور و خۆشەویستانەی بیرچوو کە لە هۆڵەکەی ماڵی مارتینە مارتینۆدا دەمانگۆڕیەوە؟ ئەو بەلێوی وشک و نێوچوانی گرژەوە ڕێک ڕاوەستا بوو، بە ڕق و تووڕەیەکی ژنانەوە دەلەرزی، هاوارێکی توندی کرد. ڕاستت دەبێ، ڕاستیەکە ئەمەیە کە تۆ لە جیاتی ئەوەی وەکو بازرگانێک ڕەفتار بکەیت، ویستت لە سایی هونەرمەندان بکەیتەوە، هێندە لە خۆت بایی بوویت، لوتت بە کەسدا نەدەهێنا. ئاخر بە چه حەقێ ئەوەت کرد؟ سوزان وەکو کچێکی بەڕەڵا دەستەکانی نایە کەلەکەی و لەسەری ڕۆیی. ئاخر بە چه حەقێ؟
تۆ ناتوانانی کڵاوم بنیتە سەرگیانە. من هەموو شتێک دەزانم، چونکە هەموو شتێک دەزانم خەفەت بەوە دەخۆم کە بە بەرچاوی منەوە لە بەردەم ڕۆژنامەوانەکاندا خۆت دەنوێنی، دەڵێی بەرهەمە ئەدەبیەکەی من بۆ چوونی من دەربارەی ڕۆمان ئەو کارەی بەدەستمەوەیە. کاتی گوێم لەم قسە سووا و پواوە دووبارانە دەبێتەوە، حەز دەکەم لە بەرچاوی ئەو کەسانەی کە گوێت لێ دەگرن لە قاقای پێکەنین بدەم، لە دڵی خۆمدا دەڵێم نا حەپسا بووم. هەڵبەتە دەمزانی کە سوزان تووڕە و ناڕەحەت دەکەم، بەڵام باوەڕم نەدەکرد بەم ڕادەیە ڕکوونی بێ. لەو حەیوانە هەوسار پچڕیوە مردەڵە و تووڕە و ناجسن و ترسناکە دەترسام. دەستەکانیم گرت، هاوارێکی دوور و درێژی کرد کە لە میاواندنی پشیلە دەچوو. دەستەکانی لە دەستم دەرهێناوتی بەرم بدە، دەستم تێوە نەدەی، نامەوێت لە ئێستا بەدواو بتبینم. تۆ ژیانی منە جوێران کرد. هەموو ژیانمان بووە بە نمایشێکی کۆمیدی، هەموو شتێکی دەوروبەرمان هاوار دەکەن کە درۆن، دەستکردن، ئەم کتێبانە، ئەم کاغەزانە، ئەم ماڵە، دەنگی تۆ، ڕوخساری تۆ، هەموو ئەمانە ئەو زاری لێبۆکبازیە سیناریۆیە بەسە. پەردەکە دابدەرەوە، دەمامکەکەت فڕێبدا، واز بێنە با هەوایەکی تازە، هەوایەکی پاک بێت. تووڕەیەکی ترسناک سەراپایداگرت، ئازای ڕادەژفری، لێوەکانی چەتەڵیان دەکرد، چاوانی ئەبلەق بوون، خۆی بەسەر کورسیەکدا داوکەوتە هەنسک هەڵدان. چاوەڕوانی ئەو هەموو گریە و زاری و فرمەس کاڵڕشنە نەبووم کە ئەوم بینی تووڕێکەی خۆ من بیرچۆوە. لە بن لێوانەوتم ئەوە دەگریت، بەڵام سوزان من لە تۆ زیاتر حەقی گلەیم هەیە، من لە تۆ پتر پێویستم بە دڵنەواییە. بە ڕوخساری گرژومۆن لا فرمێسکا نقم بوو، بەو ڕوخساری گرژومۆن لا فرمێسکا نقم ئاوڕێکی لای منیدایەوە، پێڵوەکانی ئاوسا بوون، کەپووی دەبریقایەوە، سنگی بەدەم هانکەهانکەوە بەرز و نزم دەبەوە. بە نەرمێکی هەڕەشە ئامێزەوە وتی جاک، زیاد لە پێویست ئیستغلالی لاوازی من مەکە، چەند بە خێرایی ورە بەردەدەم، ئەوەندەش بە خێرایی ورەم بەردێتەوە. تەماشای من بکە، من کەسێکی هێور و بە ئاگا و واقعبینم، تەماشای من بکە. ئەو نامانەی کە گەدا ئاسا لە منیان داوا دەکەی حەز دەکەم بیان سووتێنم، بەڵام بە تۆیان نادەم. من خۆشحاڵم بەسەر نەکەوتنی شەوی ڕەش بەو بەڵگەیی کە لەم دواییەدا دەستم کەوتە و نیشانەی سووکی و چروکی تۆیە. تۆ شایستەی هەموو ناکامیەکی، شایستەی ناکامیش زیاتری. آخر منەتی چی بەسەر مندا دەکەی؟ چ قەرزێکت لەسەرما؟ قەرزارباری چ شەوێکی خۆش، چ شەوێکی جوانی تۆم. لاپڕ و دووبارە ڕاچڵکی داڕوخە دەمی داخست و لە نێو دەستی بە گریان کردەوە. ئەو ساوتم من کە ئەو نامانەم لە تۆ داوا کرد وەکو دۆستێک داوام کردووە، بەڵام سیر دەکەم لە تۆ دوژمنترم نییە. ئێستا تەواو ڕوون و ئاشکرایە کە جیابوونەوەمان تەواو نزیک بۆتەوە. سوزان، من پێم وایە وا چاکترە یەکدی نەبینین بە لای کەمەوە بۆ ماوەیەک. کە ئەو قسانم لەگەڵ ئەودا کرد، هەستم باخەم و پەژارە و بێزاریەکی لە ڕادە بە دەردەکرد. هەستم دەکرد لە ژیان و لە هەر تێکۆشانێک لە ڕای ژیان دوور دەکەمەوە. هیچ گومانم لەوە نەبوو کە تەنیایی و بێدەسەڵاتیم لا تەنیایی و بێدەسەڵاتی کەسێک دەچێت کە لە سەرە مەرگ و گیانەڵڵادا بێ. وێڕای ئەوەش لە سەری ڕۆیشتم وتم چەند پەشیمانم لە هەمووی ئەوەی ڕوویدا. تۆش پاشان پەشیمان دەبیتەوە سوزان. نازانم من بەم دەربڕینە سادەیی خەموو پەژارەکانم کارم تێکرد بوو یان خۆی لە ئەنجامی وردە حیسابێکی ناخۆشی کتوپڕا لەگەڵ خۆیان گۆڕابوو. بە هەرحاڵ سوزان لە جێی خۆی جوڵا، قژەکەی بەسەر هەنیە و گوێچکەکانیەوە بەر ببووە، چاوی بە سەرانسەری ژوورەکەدا گێڕا و بەپەلە و لە بن لێوانەوە وتی جاک، بەجێم مەهێڵە. چی؟ بەجێم مەهێڵە، هەز دەکەم ئیدی ناتوانین بێیەکدی بژین. ئێمە لە ڕادە بە دەریەکمان کردووە، لە ڕادە بە دەری یەکدیمان لەوتاندووە، شەڕ و خراپە لێکدی نزیک کردوینەتەوە. بەخۆت لەمە حاڵی دەبیت. لەبەر ئەمە من ئامادەم خزمەتت بکەم، بەڵام سەبارەت بە نامەکان چیتر لە منی داوا مەکە جاک. قۆڵی گرتبووم و بەدەم هەنس کەڵدانەوە شێت ئاسا سەری قۆڵی چاکەتەکەمی ماچ دەکرد و دەیوت جاک مەڕۆ. کە دیتم دووبارە کەوتبەوە هاوار، غارمدا تا پەنجەرەکەدا بخەم. گەرماکە لە کێشانە بوو، مێش و مەگەزان لەسەر دەست و دەموچاوم دەنیشتنەوە. کاتێ بۆ لای سوزان گەڕامەوە، سەیرم کرد درێژا و درێژ لەسەر قەنەفاکە ڕاکشاوە و کونە کەپووی کراوەتەوە باقوڵی هەناسا هەڵدەکێشێ. وتی جاک، وەرە باوەک جاران بین، هەموو شتێک لەبیر بکەین، بگەڕێەوە بە ڕۆژنامەکەت. هەناسە گەرمەکەی نزیک بوو دەموچاوم بسووتێنێ. بەرەو خۆی ڕایکێشام و هەنگێ پێیگوتم هەر بەڵێنێکت بێ پێتی دەدەم. لە ڕووی بەزەی و منەتباریەوە حەزم دەکرد بگریم.
سوزان چاوەکانی نوقاندن. من سەریم خستە سەر سنگم و ئیدی هیچ قسەیەکمان نەکرد. لا ئەنجامی ئەم بێدەنگەی کە باڵی بەسەرا کێشاین هەستم دەکرد کە دووبارە لێکدی دوور دەکەوینەوە. دوای ماوەیەکی کورد سەیرم کرد سوزان خەوی لێکەوتووە. بێ ئەوەی بیاڵم خەبەری ببێتەوە هەڵم گرت و بردمە سەر جێگاکە. ئەوسا بۆ ئۆفیسەکەم گەڕامەوە تا ئەم دێڕانە بنووسم. کات زۆر درێنگە، نیوە شەوە یا لەوەیە سەعات 1 بێ. سرم قورسا بەگێژەوە دەچێ. لە خۆم دەپرسم کە ئایا دەبێ بەم ئاشبوونەوەیە سەیرە خۆشحاڵ بم یان پەست و خەمبار بم.